هەرچەندە بڕیاری خەرجکردنی دەرماڵە بۆ قوتابیانی زانکۆ پەیمانگاکان بڕیار بوو لە مانگی یەکی ئەم ساڵەوە جێبەجێ بکرێت و وەزیری خوێندنی باڵاش هەفتەی پێشوو ڕایگەیاند بۆ قوتابیانی دەرەوەی شار 6,000 دینار و بۆ ناوشار 40,000 دینار تەرخان کراوە، بەڵام قوتابیان دەڵێن تا ئێستا هیچ بڕەپارەیەکیان پێ نەدراوە. بەڕاستی ئەمەوە نزیکەی 2 مانگە خوێندکاران کە زۆریان پرسیێ و پرسیڕایان بێمە کردو زۆجار پرسیارەکەن لە پێیج و لە ڕێگەی نامەناردنەوە. ئێمە وەزیری خوێندنی باڵا وەکو بەڵێنی پێداین وتی لە یەکی یەکەوە بە یاداشەکە دەکرێت بە فەرمی و دەرماڵە بە خوێندکاران دابەشێت، بەڵام ئەوە چوونێتە ناوەڕاستی مانگی 2 تا ئێستاش هەر بە ئەمڕۆ بەیانی تاخیران کردو و هیچ کاتێکیش نییە، بۆیە بە زووی ئێمە داواکارین لە هەموو بەرپرسان بە تایبەت و وەزیری دارایی کە بتوانێت کاتێکی تەواو دیاری بکات، چونکە بەڕاستی خوێندکاران ئەگەر نەبێتە بەڵێنێکی درۆکە پێیان درا بۆیە تا ئێستا نەدرا و هیچ بەڵێنێکی ڕاستیشمان وەرنەگردووە لەو بارەیەوە. لە بەرامبەر جێبەجێ نەکردنی بەشێک لەو بەڵێنانەی لە دوای خۆپیشاندانەکان پێیاندرا، قوتابیانی زانکۆی سلێمانی لە تازەترین هەڵوێستیاندا ڕایانگەیاند پێویستە شکۆ بۆ زانکۆ بگەڕێتەوە و قوتابیان ڕۆڵیان هەبێت لە بڕیارەکانی زانکۆ، بە پێچەوانەوە هەڵوێستی دیکەیان دەبێت. ڕایسپاس و پێزانین بۆ هەر مامۆستا و سەرۆک زانکۆیەک، بەڵام بەشێک لە سەرۆکی زانکۆکان تا ئێستاش داوامی ئاسایی خۆیان دەکەن و بە هەمان ڕیتمی لەگەڵ ئاغا بە و ئاغازادە بە لە کاری خۆیان بەردەوامن. ئێمە بە پێویستی دەزانین کە وەزیری خوێندنی باڵا بە زووی دەست بکات بە چاکسازیەکانی کە بڕیار دراوە بکرێت. داخوازی سەرەکی ئێمە ئەوەیە کە لە دیاریکردنی سەرۆکی زانکۆکاندا لە بری کوتلە و کوتلەکاری دڵسۆزی و شایستەبوون بکرێتە پێوەەر و داخوازین و بە پێویستیشی دەزانین لە پێناو گێڕانەوەی شکۆ بە خوێندکاران و زانکۆکان ڕای خوێندکاران بە هەند وەربگیرێت لە دیاریکردنی سەرۆکی زانکۆکاندا بۆ ئەو پرسەش میکانیزمێکی دیاریکراومان هەیە، چونکە ئەو پرسە پرسێکی ئەکادیمیە و زیاتر پەیوەندی بە خوێندکارانەوە هەیە تاوەکو کوتلەکانی حیزب. و پێشمێوت ئەو کەسانە دیاری زریان ئەو قوتابیە بوو کە لە بەردەم زانکۆی سلێمانی لەلایەن هێزە ئەمنیەکانەوە بریندار کرا. ئەو دەڵێت تا ئێستا ئەو کەسانە دەستگیر نەکراون و لە داواکاری گشتی سکاڵان تۆمار کردووە، بەڵام هیچ ڕێوشوێنێک بەرامبەریان نەگیراوەتە بەر. هەرچەندە ئەو ڕۆژەوە لەگەڵ وەزیری خوێندنی باڵایە کۆبووینەوە و پێشمێوت ئەو کەسانە دیاری نەکراون کە تا ئێستا توان بریندار کرد، چونکە ئەو ڕۆژە هێزێکی زۆری لێبوو، بەڵام کاک پاڤێڵش بە هەمان شێوە دەڵێ کەسەکان دیاری نەکراوە، بەڵام من دەڵێم کەسەکان دیاری کراوە و پاشان ئەبێ ئەو کەسە هەم کامێرای لێ هەم کامێرای چاودێری لێ و ئەتوانین ئێمە کامێراکان لێ بدەینە بۆی ئەو کەسانە دیاری بکەین پاشان بەسای یاسایی خۆیان بگەیەنرێ. کۆتایی مانگی 11 ساڵی ڕابردوو خۆپیشاندانی قوتابیانی زانکۆ پەیمانگاکان لە سلێمانی و بەشێک لە شار و شارۆچکانی دیکە بەڕێوە چوو. داواکاری سەرەکیان پێدانی دەرماڵە و چارەسەرکردنی گرفتی بەشە ناوخۆیەکانیان بوو، هەرچەندە بەشێک لە داواکاریەکانیان بۆ جێبەجێکرا، بەڵام دوای دەستگیرکردن و بریندارکردنی قوتابیان و گرژی و ئاڵۆزیەکی زۆر، بەڵام ئەوان جارێکی دیکە پەیامیان ئەوەیە هێشتا بەشێک لە داواکاریەکانیان جێبەجێ نەکراوە، بەم جۆرەش بڕوات دوور نییە جارێکی دیکە شەقام بۆ داواکاری مافەکانیان هەڵبژێرنەوە. ڕامیار عوسمان، کەناڵی پێام، سلێمانی.